نەکەی تاوێ سلام علیکم باشی برام توانی هاوکاریم پێم بۆ چڕێ و پلاسەرم بۆ چڕی فەحسانم کردو تۆ بڵێکەی تاو بێت دەست خۆش بێت زۆر زۆر بەپەلشم کاکشوانی جان باشید ئەحواڵێ وەڵی فەحسەکانم کردو لە سمارتم ئەوەی نەماوە تاو بێ پەلەمەکەت ئایا تۆزێکی تاو بێ بەجێم نێڵی برام بەجێم نێڵی قاپیس وەڵی فەحسانم کردووە شتێکی زۆر باشیان کردو و پاکێجیان ڕاگەدۆ مەز من ئیشوکارم بەجێشت و زۆر بە پەلم چاوەڕێ من لە دەرەوە هەموو فەحسەکۆن و تازەکانی تایە توانی یەکسەر لێر و ئەنجامەکە وەرگیتەوە لێرە شاوەڕێنەکەی براکەم ئەم ئەپلیکیشنە دابەزێن و میشەکە و بەسەریعی بکە نەتیجە کۆنەکانیشی تیامی ئەمڕۆژ و تازەکانیشی ئەمڕۆ ئێستا پێویست ناکە چاوەڕێگە یەکسەر لێ ئاوەرێ بیتەوە دەستنی بەوای و تاو زۆر باشە ئەمە بەس من چۆن دایبەزێن من شارەزانیم فەرمو براکەم دەست خۆش بێ عەزێتی شتێم فەرمو برای من زۆر زۆر باشە دایبەزێنی براکەم باشە تاوەری تەندروستی سمارت دایبەزێنی تاو ئەلێرە ئەو ئەپلیکیشنێ هەر شتە ئەپستۆر دایبەزێنی ئەلێرە دەستنی بەمایە ئەنجامەکان ئەنجامی پشکنینەکان ئەلێرە وەریەگریتەوەنی ئەمە ئەنجامە کۆن و تازەکانیشی هەمووی تایە زۆر زۆر باشە براکەم ئەو دابەزێنە تاو دەستەکان خۆش بێخوام ئیشەکانی من هەرگا ئەلێکسا لێ شۆرێگریتەوە زۆر چیتر پێویست ناکە بۆ وەرگرتنەوەی ئەنجامیشی کارەکانت چاوەڕوان بیت لە هەر کات و لە هەر شوێنێک دەتوانی لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی تایبەت بە تاوەری تەندروستی سمارت ئەنجامی سەرجەم پشکنینەکان وەرگریتەوە کام زانیاریانت بۆ ماوەی چەندین ساڵ لەم ئەپلیکیشنەدا بەردەست دەبێت هەروەها سەرجەم زانیاریەکانی تایبەت بە تاقیگە و هەرێک لە پشکنینەکان لەم ئەپلیکیشنەدا بەردەستن سمارت وەرچەرخانە